بینەرانی ئازیز و خۆشەویست هاتم و خدمەتتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی بەرتۆ. هیوادارم ساڵ و سڵامەت بن و لە هەر کوێبن شاد و سەرکەوتوو بن. بینەرانی ئازیز و خۆشەویست، هەروەکو ئاگادارن 44 ساڵی ڕووداوی 23 تیر و کۆچی مێژوویی مەریوان لە کوردستان لە 44 ساڵەوە پێشا ڕوویدا. سەبارەت بەم مەسەلە داوەتمان کردووە لە هاوڕێ عەبدوڵڵا دارابی کە خۆی دەستەندەرکاری ئەو کۆچە و لەو ماجرا و تاریخا بووە، سەبارەت بەم مەسەلە قسە و باسەکەی. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هاوڕێ عەبە بۆ ئیتمینان لە دەنگ ئەگەر دەنگی بنەبیسی زۆر خۆشهاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی بەرتۆ. هاوڕێ عەبوجان، سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی بەرتۆ. زۆر سپاس. هەڵە دوات پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم بۆ وەبیرهێنانەوەی هەرحاڵ ئەو نەسلەی کە لەو تاریخەدا بوون و 3-4 نەسل دوای ئەو تاریخە کە ڕەنگە زۆر ئاشنانە. من حەز دەکەم کورتەیەک ئیشارە بکەم. سەرنگونی ڕژیمی سەڵتەنەت لە ئێران و کوردستان واقعەیەکی تاریخی و مێژووی و مبارزاتی خەڵکی کوردستانی لەگەڵ خەڵکی سەراسەری ئێران بە مەسابە و ڕووداوێکی و ئیتفاقاتێک بۆ هەمیشە ماندگارە و لە حافزەی ملیۆنها ئینسانی ئازادیخواز و کۆمۆنیستە سەبز بووە و ماندگارە و لەبیر ناچێت. ئەم واقعانە کە ئەو ڕۆمانەوێ قسە و باسی لەسەر بکەین و ئاراستەی سوالەکانم ئاراستەیەواکەم، واقعی 23 تیری مەریوان و خەلیل سەلاحی ئەوەڵین مەقەڕی سوپای پاسداران و کۆچی تاریخی خەڵکی مەریوان و ڕاپەیمایی گەورەی شاری مەریوان و ملحەقبوونی هەزاران ئینسانی ئازادیخواز لە سەراسەری کوردستان بەم کۆچە. هەروەها جەنگی تەحمیلی 24 ڕۆژەی ڕژیم بە خەڵکی سنە و ڕاوەستان و مقاومەتی بێوێنەی خەڵکی سنە دژی جمهوری ئیسلامی و تەحەسن و مقاومەتی خەڵکی شاری کامیاران لە بەرابەر ستورەکانی نظامی جمهوری ئیسلامیە کە بۆ کوردستان بەڕێدەکران و قەرار بوو بێن هەموو اتفاقات و اعتراضات و مبارزاتی خەڵکی کوردستان سەرکوتکەن. لە دوو نۆرەدا ڕاوەستانی خەڵکی شاری سەقف لە بەرابەر شەڕی تەحمیلی زەویندارانی گەورە یافۆوەدالەکان و ئەربابەکان دژی دێقانەکان، هەروەها هاوکاری و هەمیاری خەڵکی مەریوان و زۆر جێگای تر و خەڵکی ئازادیخواز لە سەراسەری کوردستان کە پەیوەست بوون بە دفاعیان کرد لە خەڵکی ستۆمە و برادۆست. هەروەها شەشمین خاڵ خەلیل سەلاحی نیروی مسلحی سوپای پاسداران و دەیان نمونەی بارز و شۆڕژگێرانە و ئینقلابی تری خەڵکی کوردستان کە لەم نیو ساعەتەیە لەم بەرنامەی ئەو ڕۆمانە ئیمکانی ئیشارەکردن و بەرحاڵ تاوتۆکردنی مەسەلانە لەم بەرنامەدا ئیمکان پەذیر نییە. ئەوەلین پرسیارم هاوڕێ عەبدوڵڵا دارابی بە تەوەجێ بەم مقەدەمە کە باسمان کرد، نیروهای سیاسی و ارتجاعی وەوقوعی ڕووداوی 23 تیری 58 لە شاری مەریوان کامانە بوون و چۆن ئەم اتفاقە تاریخیە ڕوویدا کە خۆت دەستەندەرکار و لەو تاریخ و ماجرا بوون؟ بەڵێ سپاس دەکەم، پرسیارەکە جوانە. هەموو خەڵکی ئێران، هەموو خەڵکی دنیا زان لە هەرکوێ خەڵک بۆ خۆی ئینقلاب بکات و خەڵک خۆی ئامری ئەسڵی ئاڵوگۆڕی بنیادی بێت لە جامعایانە گەریکی بە ڕژیم لابا و خۆی بۆ خۆی لەخرە بە خاستی ویستەکانی کە ئەو ڕژیمەیە لایە بات و خۆی بەدەستی بێنێت، یعنی ئەو مێژوە بەدەستی خۆی بی هەوێت ڕقەمی لێبا و تاریخی لێبا و سەبتی بکات، بەلەخەر انتزارات و تەوقعێکی هەیە. خەڵکی ئێرانیش لەو کاتا ڕژیمی شایان ساقت کرد و لاریکەی قوزەی کەشانە خوارەوە. بۆچی؟ بۆ ئەوە ئستبداد نەمێنێ، بۆ ئەوەی زڵم و زۆر نەمێنێ، بۆ ئەوەی ڕووفا، خۆشبەختی، ئازادی، بەلاخەرە کوشتن و بڕین، ئەشکەنجە، زیندان و غیرە نەمێنێت. خەڵک ئینقلابیانیان کرد. لەو دەورە خەڵکی کوردستان تایبەتمەندیەکی دیکەی بوو لەگەڵ خەڵکی ئێرانە. خەڵکی کوردستان پێی وان نەبوو کە ئەم ئینقلابە کە ئەکرێ ئەگەر بۆ خۆی لە ڕەسەوە نەبێت وەکو خەڵک چ لە کوردستان چ لە سەراسەری ئێرانە بتوانێت بە داخوازیەکان خۆی ئارەزۆکان خۆی بگە. ئەمە شتێکی بەرهەق بوو بۆ ئەم بەرهەق بوونە وێستا و مقاومەتی کرد و شەڕی کرد و سنگی لە مەقابڵی
هاترين رژیمی دنیادا و کە ڕژیمی جمهوری ئیسلامیە بەلاخەرە نیشانیدا کە ئێمە بۆیە ئەو ڕژیمەمان ڕوخانەوە کە خۆمان بە ئارزوەکان خۆمان بگەین دەرنەتیجە ئالۆگۆڕی سیاسی و اجتماعی لە ئێران بۆ بەتایبەت لە کوردستان بۆ ئەم ئاوات و ئارەزووە فوق العاده مهم بوو فوق العاده مهم بوو الآن خەڵک بۆ ڕوخانی ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ ئەوە کە بەدەست کوشتار و ئەعدام و خەفەقان و برسێتی و هەژاری و نەبوونی بالاخره نەجاتیان بێم ڕژیمان ڕوخن و انتظاری واقعی و ئینسانیش ئەوەیە کە خەڵک بۆ ئارەزوەکان خۆیان بگەن ئەگەر نەگەیەن ئەبێت دووبارە شەڕکەن الآن 34 ساڵە وەکو ئەبووی شارێ کرد شەڕە لەگەل ئەو خەڵکا کە بە ئارەزوەکان خۆیان نەگەیشتن بۆ ئەوە کە ئەمانە ئایتر کە ناوی جمهوری ئیسلامی لەسەر ڕێگەی خۆیان لای بن و بە خواستەکان خۆیان بگەن بۆیە ئێران ئاڵۆز بوو کوردستانیش ئاڵۆز بوو بەڵام تایبەتمەندیەکی بوو تایبەتمەندیەکەوە بوو کە خەڵک بەو سادەگیە کە لە ئێرانە ملیۆندا بە جمهوری ئیسلامی و قانە بوون بەوە کە با بزانین چۆن و تاقی بکەن و ئەوانە کە بەداخەوە تا 44 ساڵ توری کێشەوە ئەوان ڕازی نەبوون بەوە ڕاستەوخۆ وتیان ئێمە بۆیە ڕژیمی شامان لابردووە کە خۆمان حاکمین خۆمان چارەنووسی خۆمان مەدەستی خۆمان تعیین بکەین نەتۆ تواری ئیدامای ئەو ڕژیمەکەی تری حتا خراپتر نەخاستر بۆیە ئەم زەمینە سیاسی اجتماعیە کە تاریخێکی 10 ساڵ پێشتری لە پشتەوە بوو و خەڵک ئاگاه ببوونەوە هوشیار ببوونەوە ئەو کاتێت هەم تەقسیم ئەرازی کرا بوو لەلایەک خەڵک واردی شارەکانی دیکە ببوون بۆ کار بەتایبەت کرێکاران هوشیارەیەکی یەکجار زۆر لە بەشی فەرهەنگیە بۆ بردنەسەری تەحسیڵات لە نێو شار و دێهاتی مەریوانە مەجموعەیەک عەوامڵ بوون کە بالئاخرە توانیان تەعاوجێگەی بە خەڵک هەڵەگەڕێتەوە توانیان بالئاخرە پاداگرن محکەم و بڕوان دەکەن بۆ ڕژیمە کە ناوی جمهوری ئیسلامی و بێت ماف و حەق و بەرژەوەندی ئەوان تەمین کە دەرنەتیجە ئەمە لایەکی ڕژیمی جمهوری ئیسلامیش هەر بەو خاترە خەڵک وەختی ئینقلابیان کردیانی ڕژیمیشیان لەبێ خۆیان لە شاری مەریوان وەکو زۆربەی شارەکانی دیکەی کوردستان بالاخره حاکمەت و دەسەڵاتیان دروست کرد شورایان دروست کرد بنکەی مەحەلاتیان دروست کرد ئۆرگانگەل و ئەرکانگەلێک بۆ ئەوە تەأمینی ژیان و جوابێ باتەوە بە نیازی اقتصادیان و تەوزیع نسبەتەن باش بۆ ژیانی خۆیان ئەمانە مەجموعەی ئەو شتانە بوون کە بالاخره لەو کاتەدا جوابی خۆی داوە و لەو کاتە جمهوری ئیسلامی بە شدت نیگەران کرد بوو جمهوری ئیسلامی و کە تەحمینیان کرد بوو ناسیۆنالیزمی ئێرانی و مەذهب لە ئێرانە دوو ارتجاع لە پەنای دەستیەکە بالاخره هاتبوون لە پەسا بەشەکانی خۆیان کە بریتبوون لە فۆدالهایە کە ناڕازی بوون ئیسلاحاتەکە کرابوو ئیسلاحاتی ئەرزی و هەروەها مرتەجیعینێک کە بە مەذهب عەقیدەیان بوو مرتەجیعینێک کە پیان وابە جمهوری ئیسلامی مەنافع و وەرژەوەندیان تەمینەکە لە پەسا لەلایەن ڕژیمۆ مەسەلەحەکران لە پەژا لەلایەن ڕژیمۆ تەمین ئەکران بە لەحاظی مادیەوە بە لەحاظی سیاسی شۆت ئەمانە بەهێز بوون ئەمانە ئەوامڵێ بوون کە باعث بوو خەڵک لە تەقابل لەگەڵ جمهوری ئیسلامیان لەو تەزادا بوێسێت کە واقعاً بە سادەگی من نەدا و بەربەرەکانی جدی بۆ بکە زۆر سپاس بۆ تۆداکانە داڕا بە بۆچی دوای واقعی 23 تیر کۆچی گەورە و بێنەزیری خەڵکی مەریوان ڕوویدا و خەڵک ناچار بوون ماڵ و شوێنی ژیانی خۆیان بەجێ بێڵن و بچنە 5 کیلۆمتری مەرزی غەربی ئێران و عێراق و ئەم کۆچە بکەن لە پەنایم سوالەشە حەزەکەم شتێ تریش پرسیارە تریش بکەم کە ڕەبتی هەیە بە مەسەلە ئەحزابی ناسیۆنالیست و ئەو کەسانەی وا لەو کاتەگۆری ناسیۆنالیستیە قەرارەگرن دەڵێن ئیدەی کۆچی مەریوان ئیدەی فوادی مستەفا سوڵتانی بووە ئەمە چەندێ واقعیە فەرموو من لەم نوکتە ئاخرەت و دەست پێ یەکەم لەم سوالە ئاخرەتەوە زۆر بە کورتی چون من چەندین جاتر لە مصاحبات و بەنووسراوەش باسم کردووە ئیدەی کۆچکردنی خەڵکی شاری مەریوان بۆ ئەوە کە ڕژیم خەڵق قەتڵعام نەکا واردی شار نەبێت بە مەیلی خۆی بالاخره خەڵ نەکوژێ خەڵ نەگرێ خەڵ عەزیەت نەکا کۆچی ئیدەکەی فواد نەبوو فواد کەسێکی خۆشەویست ڕاهبەرێ بوو کە ڕاهبەری خودی ئەم بەزوتنەوە چەپە بوو ناکرد لە مەریوان لە کوردستانیشە بە بڕوای من بۆیە ئەمە بۆ سات و سەودا و مەعاملەکردن و جێبەجێکردن مەنافع و بەرژەوەندی خوارە ئەحزاب ناسیۆنالیستانە
ئەو بەشە کە بە ناو کۆمەڵەوە باسەکەن خەریکن ئەم قسە باسەکەن و ئەممایان باس کرد ئەمە بوو بە پوڵ و سەروەت بۆ ئەوان بوو بەوە کە لەباری سیاسە سوء ئیستفادەی لێکەن وەگەرنە ئەم ئیدەی خەڵکی داسێران بوو خەڵکی داسێران ساڵێک و 2 مانگ پێش ئەم کۆچە گەورە کۆچێکی عەزیمیان کرد زیاتر لە نیوەی خەڵکی شار و هەموو دێهاتەکانی شاری مەریوان بە ماوەی 11 ڕۆژ لە حتا فراتر لەم شوێنەکە ئەم کۆچە گەورە تیان مستەقەر بوو چوونە ئەولاتر سەر مەرزی ئێران و عێراق حکوومەتی عێراق داوای لێکردن کە لەو کاتە لە خەڵکی داسێران کە تەمینیانەکە و مسەلحیانەکە و بێنە ئەمبەرۆ نەچوون وتیان خواستی ئێمە تەحققی خواستی ئێمە هەر لە کوردستانی ئێران دەبێت و ڕژیم ئەبێ پاشەکشیەکە ڕژیمی پاشایەتی و بێخەر حەقمان بنێ هەر حاڵ من بەس مۆسە کە خەڵک بە حقوقی خۆی گەیی لەوەیدا ئەم خەڵکە با تەجروبە بوون ئەم خەڵکە خاراوە بوون ئەم خەڵکە ئاخرین دوای 7 ئاخرین قەدەمیان هەڵگرد و ئەو کارەیان کرد بۆ ئەو شتەکەی تر بۆ سوئالی پرسیارەکەی ترێت بۆ چی بەلەخەرە ئەم 23 تیرە دوای 23 تر مۆنجەڕ بوو بەم هینە بۆ 23 تر ڕوویدا بۆ مۆنجەڕ بوو بەم کۆچە 23 تر بەخاترەوە ڕوویدا کە واقعا ڕژیم هەر وەکو باسم کە تاو جێگە بە ڕژیم ڕێگراوە لە زەوین و لە هەواوە و لە داخلی منتەقەکەیشا هەم مرتجعین و هەم قیادە موقتی ئەو کاتە کە بە ئیسلاح ناوی ئەو دەورانەی پارتی دموکراتی کوردستانی عێراق بوو پیانە قیادە جریانی بەرزانیە هەم ئەوانەیە مسەلح کرد هەم مرتجعینی مەحەلی مسەلح کرد هەم برە لە فعۆدالین و دەرەبەگهایەکە کە واقعان بەتەماوە بن جمهوری ئیسلامی ئەزەویەکانیان بۆ بجێڕێتەوە مەجموعە ئەمانەیە هین کرد و هاندەر بوو بۆ ئەوە کە واقعان جوابی خەڵک بە گول لەبات وەکو ئیسە چۆن لە لولەی تفەنگۆ سەیری سیاسەتەکە و هەر کەسی قسەکە قەلعەقەمیەکە ڕژیم جمهوری بەڵام نەیەتوانی بۆ شکلەکە کە لە وەسەتی طول عمر خۆیان دەستی پێ کردەوە ئیسە کۆتا خەریکە وردە بەرەو نەمان ئەیبەن لەو کاتا هات یەکێک ئەم کارێکە یەکە لە طریقی زەوی و هەرەو نوکتەکە تۆ لە ئەوڕۆ ئشارە پێ کرد دوو ستونی عەزیمی لە کرماشانەوە بەڕێخست بووەوە کە بێت بالاخره دەخالەتکەن لە ڕژیمی جمهوری ئیسلامی بە نیروی سپاوە و بە نیروی مسەلحی خۆی و بە جاشوکەکانی خۆی کە موفتیزادە ناوی نابوو پێشمەرگە موسڵمان لەو کاتا بە مەجموعەی ئەمانە بێن خەڵکی کوردستان و خەڵکی مەریوان قەتڵعام بکەن و ئەو شەڕەکە دەستی پێکرد لە پاوەگەرێکی ئەمە لە مەریوانە دەستی پێ بکەن بۆیە من گەرەکمە بڵێم کە ڕژیم لە هەم لە طریقی زەوینەوە هەم لە طریقی هەوا بە تەیارە بە هێلیکۆپتر بەمانە تەلاشێکە کە بەلاخەرە ئەم هێزەی کە لە پادگانی مەریوانە مستەقرە هێنتری بکات مجهزتری کە بەهێزتری کە ئەمە بوو بە بەعەزەوە کە خەڵک متوجه بوون بە معنای واقعی کەریم ئەو شتەکە دوای چەندەها خەڵک متوجه بوو لێرە ئەوان فۆرن متوجه بوون بابە ئەم ڕژیمە قەستی ئەوە نییە کە لە جنسی خەڵکی ئێران نییە لە جنسی خەڵکی کوردستان نییە بۆ منافع و بەرژەوەندی تەبەقاتی خۆیاتە مەیدان ارتجاع و سەرمایه‌داری و کۆنەپەرستی حراست لێکا بۆ ئەوان خەریک ئەم کارەست دەرنەتیجە قوتبی تر بوو فەزای جامعە ئەو کاتێتە تەبلیغات دەستی پێکە بۆ ئاگاداریتەوە ئەو کاتت بازرگان نخست وەزیری ئێران بوو بازرگانی ناسیۆنالیست کە قسەکەی ئەوە بوو بە فەزڵ و بەفەزلی جمهوری ئیسلامی و ئیمام خومەینی ئێمە حاکمیت بەدەستوەگرین و ئێرانەکەین بە گوڵ و بڵبڵ و فڵانەکەین ئەو کاتە نخست وەزیر بوو حکوومەت مەسئولیەتی حکوومەت بە ئەودەی ئەو بوو بە فەرمانی خومەینی و ئەو بالئەخەرە تەلاشیان کرد کە ئەم فەزا بە نەفعی خۆیان گۆڕن بۆیان قابل قبوڵ نەبوو خەڵک لە کوردستانە حاکم بێت دەسەڵات بێ ژیانی خۆی تەمینی کە بەرەخە لەباری سیاسیەوە بەم ڕژیمە خۆی بەنەکە ئەمە مەسائلێ بوون کە خەڵکی هەندا بەرەوە کە واقعاً مقاومەتکە مسەلحیکە و هاودەنگ و هاوسەدایکە بەرامبەر بە جمهوری ئیسلامی بۆ ئاگاداریتان هەر لەم ڕابطە بۆ ئەعتراز بە لەو کاتاڵێم یانی قسەی 23 تیرەکەم بۆ ئەعتراز بە رادیۆ و تەلەڤیزیۆن جمهوری ئیسلامی کە تەواوی قسەکانی بۆنی شەڕ و خوێن و باروتی لێ هاو ئەترازیان کرد خەڵک 10,000 کۆبوون و نزیکەی 10,000 نەفەر ڕۆشتن بۆ ساختمانی تەلەڤیزیۆن
والراديوی مەریوان کە لە جنوبی شارە بوو لەو کاتە لەوێ قەتنامەی خوێنیەوە وەرم قەتنامە ئاعتراز کرا بەم فەزا جەنگیە کە تەلەڤیزیۆن و رادیۆی جمهوری ئیسلامی بەڕێخستووە لە گەڕانەوە کە هاتی تۆ بۆ ناو شار ئەم تەزاوراتێکی مسالمەت ئامیز بوو لەلایەن اتحادیەی دێحقانانی ئەو کاتە و شورای شار و دەیان نەهادی مەدەنی نەهادی ژنان فەرهەنگیان جوانان و ئەحزابێکی تر وەکو چریف و ئەمانە بەلاخەرە فراخاندرا بوو ئەبوال لە پەنای شوێنێک و عبوری کدایە کە نیروی مەکتەبی قورئان لەوێ مسلح بوون بۆیە من ئەڵەمام کەلیمە چون جمهوری ئیسلامی هەر لە وەڵەوەتی نیروی مەکتەب قورئان نیروی سوپای پاسدارانی جمهوری ئیسلامیە شتێ بەناو مەکتەب قورئان وجودی نییە ئەوان ئێمن هینی ئێمەس و حتا وەختە شەڕ دەستی پێکرد و ئەمانە ئەوان نەتیجەی شەڕەکە باسییان کرد کە سوپای پاسداران لەوێ کوژراوە کارمێ لێوەڕە دەبووین خەڵکی معتەمەدی شاری مەریوان داوایان کرد لە مەقەڕەی مەکتەبی قورئان کە مسلح بوون لە بانی ئەو مەقەڕا کە ساواکی پێشووی ساختمانی ساواکی پێشووی ڕژیمی شاه بوو مستەقەر ببوون مجهز بە هەموو سلاحەکۆ داوانێکن کاکە گیان چەکەکانتان دانێن بڕۆنە بۆ پادگان لەوێ هەچەیەکەن بیکەن شاری مەریوان بەدەستی خەڵکی مەریوانەوەی بەدەستی شورای شارەوەیە بەدەستی ژنان و پیاوانی ئازادی خوازۆیە احتیاجی بە ئێوە نییە ئەم قسە تەواو نەببوو معتەمەدی شار بەدەستی خاڵی چون داوایان لێکردن تەقیان کرد لە خەڵک یەکێک لە معتەمەدین بەناو محەممەدی دەرسیت کاریگەری شارەداری بوو خۆشەویست بوو لەلایەن خەڵکۆ ئەوەڵین کەسێ بوو کە کوژرا و دوو کەستر لە خەڵکی بەشدار بوو کە یەکێکیان ڕئوفی کۆنەپۆشی یەکێ لە کۆمۆنیستە هەرە مبارز و بەڕێزەکانی ئەو دەورە بوو ئینسانێکی خۆشەویست بوو ناو خەڵکە و کەسێکتر بەناو مەحموود باڵکە ئەم سێ کەسە کوژرا لەمە جوابێکی مسالمەت ئامیزی خەڵکی مەریوان بۆ مەکتەبی قورئان و یاسمای پاسدارانی جمهوری ئیسلامی کە بڕۆنە و پادگان لێرە چەکەکانتان گەڕۆن لەوێ ئێوە دەخەڵەت مەکەن لە ژیانی خەڵکە ئەمە ئەوەڵین جواب بوو ئەم شەڕەش پەرەیسەند وە خەڵک توانیان هێرشکەنە سەر مەقەڕەکە عەلا ڕقم سێ کوشتە و چەند بریندار مەقەڕەکەیان گرت تعدادێک لەم پاسدارانە کوژران بۆ ئاگاداریتان جە و فەزای شار تونترۆ بوو مەقاماتی ڕژیم بلەخەرە فرەتر لە جاری پێشوو قسەیانەوە بوو کە ئەبێ شار تەخلیە بکرێت ئەبێ ئێمە بینێ شار تۆ بارانەکەین بۆ بارانیەکەین زۆر جاری لە پادگانەوە هینیانەکرد تۆ باران و خۆمپارە بارانی شاریانەکرد ئەمانە بۆ فەزای هیچ نەو ڕێگە نێشت بۆ فەزایەکی مسالمەت ئامیز بەڵام سیانزە ڕۆژ ماوەی سیانزە ڕۆژ مزاکرە بوو لەبین پادگانە چەبران و ڕئیسی پادگانی مەریوان و چەند نەفرێکی تر لەگە شورای شارە کە ئەم مزاکرە لە ماوەی ئەم سیانزە ڕۆژە کە هەموو ڕۆژەیەوەران بە وەسیلەی فوات نەتیجەکەی ئەوترا بە خەڵک بە هیچ نەگەیشت ئەوان لەسەر کاری خۆیان بوون زۆر سپاس هاورا وەختمان زۆر نەماوە دوو پرسیارم ماوە بە تۆجێ بەوەی کە ئەم کۆچە عەزیمە کرا هەروەکو خۆشت ئیشارەت پێکرد 13 ڕۆژ ئەم کۆچە بەردەوام بوو پرسیارەکەی نەمە بە لەحاظی زیستی و خۆراکی و بێداشت و تامینی ژیانی ئەم خەڵکە لەم ماوەیە چۆن تامینە بوو سەرنجام ئەم کۆچە چۆن خاتمەی پەیدا کرد و نەتیجەکەی بوو بەچی ئەم جوابی پرسیارم برێ کورد لەوە جوابی چون سوالی چوارمم برێک مهمترە حەزەکەم تەوزیحی زیاتر لەسەر دەیفەرموو بەحاڵ مگەرێکمەوە بڵێم کە ئەو فەزا بۆ شکرە تەوزێرم ئەو سیانزە ڕۆژە مزاکرە بوو مزاکرە بە نەتیجە نەگەیشت لەوە بوو کە خەڵکی دارسێران کە هەموو ڕۆژێک گوێگری نەتیجەی مزاکرات بوون هاتن داوایان کەوتیان بە شار چۆڵکەین ئەگە شار چۆڵ نەکەین ڕژیم قەتڵامانەکە وەسە خۆمپارەیەخە وەسە لە هەوا و لە زەوینەوە بلەخەرم کارکە ئەم قسە و باسە بۆ باعث ئەوە کە شورای شار و بەتایبەت فوات قانەکە بەوە کە هیچ ڕێگەیەکی صلح ئامیز و مسالمەت ئامیز بۆ ئەوە کە کۆچ نەکرێت بلەخەرە ڕوو بدا اتفاقێکی گەورە ئەم خەڵکەش با تەجروبە بوون پرسیاری فوادەوە بۆ ئەکرێ شتە ئەمە زۆر ڕۆشن بووین بەتایبەت من خۆم خەڵکی مەحەلەی داسێران بووم یەکێک لە کەسانە بووم کە 7 ساڵ لە مبارزەی داسێران بلەخەرە لە ڕژیمی شاه بەربەرەکانی جدی و شەرمان کردووە ڕۆشن بووین لەوە کە ئەکرێ بلا فاصلە هەر ئەو لەحزە فراخانماندا بە شاری بەدوان تا بەیانی سێ خانەوە دەما بوو ڕژیم ئەڵێ برێک مابوون من ئەڵم سێ خانەوە دەویست خانەوەدەکان بەخاترەوە بوو کە چون دەوری بەرزایەکانی شار بۆ حراست لە شار
بوسیلەی ئێمە و خەڵک ئیدارەکرا احتیاجوان بوو کە چەند خانەوادە بێن و لە قەڵب و لەباری تەدارکاتیەوە ما باقی خەڵکەکە تا بەیانی کۆچیان کرد ڕۆشنە 15 کیلومتری غەربی مەریوان شوێنەکە بەناو کانی میران زۆر ڕێزم هەیە بۆ خەڵکی کانی میران بەردەڕەشە ساواکە و هەموو خەڵکی دێهاتەکان و شاری مەریوان و شار و شارۆچکەکانی دیکەی و خەڵکی هەورامان و کوردستان کە توانیان بەلەخەرە ئەم سیانزە ڕۆژە کە خەڵک لەوێ مابووانە شارێکی عەزیم کۆچی کرد بۆ ڕۆشت بۆ ئەوێ بڕێکی پراکەندەت بوون ماڵ خزم و کەسوکاریان لەم لاولا ئەم شارە عەزیمە لەباری ژیان کە بریتە لە تەئەمینی خۆراک بێهداشت نزافەت بەلەخەر ئەو شتێک کە پێی ئەڵێن ژیان بە وەسیلەی ئەو خەڵکە بە وەسیلی خۆیان سازماندرا بەڵام نەقشی هەرە ئەساسی ئەم حرەکەتە و ئەم سازمەندە هەیە لەو کاتەیشتا بە ئاگادار بن بە وەسیلەی ژنان بوو ئەنە ژنان نەقشی سەرەکییان بوو لە تەئەمینی سیانزە ڕۆژ ژیانی خەڵکی یەک شاری عەزیم بە بێهداشت و بە دەوا و دەرمان و هەموو شتەکان بە ئیزافەوە کە دکتور و ئینسانهای پزیشکی زۆر لە حتا لە سەراسە ئێران و کوردستانەوە لەوێ هاتبوون بەلەخەری یارمەتیانەدا هەتا لە شارەکانی ئێرانیشەوە بەڕەحاڵ ئەوەی کە پێی ئەڵێن ژیان بە وەسیلەی خەڵک سازماندرا بەڵام بەشدا خەڵکی شار و دێ هەمووتیان بەشدار بوون خەڵکی دێهات پۆل دەستە لە هەموو شوێنەکە خۆیان سازماندا بوو بە ئیمکاناتی هەرچێکیان بوو لەگەلەوە خەڵکی شارە کە ئەو سیانزە ڕۆژە لە کانی میران لەوێ چادریان هەڵدا بوو لەوێ ئەعتراض بوو هەموو ڕۆژێ حتا لەوێ دژ بە ڕژیم بە چادرەکانیان و شعاریانەدا کە ئێمە تا تحققی خاستەکانمان کۆتا ناین و ژیانی خۆمان هەر لێرا هینەکەن و شارمان خاڵی کردەوە و ناینەوە و ئیجازەش نادەن کە بێتە ناوی ئەمە شتێ بوو کە ڕۆژانە ئەگوزەرا ئەمە شتێکی عەزیمە لێرە ناکرێت من بەم شێوە بیڵێ منێ بەهەرحاڵ ژیانەکە بەم شێوە بوو زۆر سپاس بۆ تەوزیحەکانت 4 دقە زیاتر وەختمان نەماوە ئاخرین پرسیارە ماراستاکەم باتەوەزی بەم ئیتفاقات و ڕووداوانە کە ڕوویدا و تۆ ئیشارەت پێ کرد و کۆچی مەریوان و حەملە بۆ شاری سنە و مقاومەتی هەموو کوردستان پرسیارەکەمە مەلا ئەم تاریخە ئەم مبارزاتە چ دەستاوەرد و تەجاربێکی بەجێ هێشتووە لە سەراسەری ئێران و بەتایبەت لە کوردستان و بەتایبەتتر لەم دەورەیە کە خەڵکی ئەتراز و مبارزاکەن چ دەستاوەرد و تەجاربێکی بەجێ هێشتووە حەزەکەم لەم بابەتەوە 3 دقەمان زیاتر وەختەمەوە فەرموو ئەوەڵین شتێکە گەرەکمە بیڵمەوە بکەن ئەم خەڵکە بە هوشیاری خۆیان بە تەجمعی خۆیان بە سازماندەیی خۆیان بەرگریان کرد لە شەڕێکی ماڵوێرانکار و لە قەتڵعامی خەڵکی شاری مەریوان ئەمە گەورەترین دەرسیە ژیری ئەم خەڵکە اتحاد و هاودڵی و هاودەنگی ئەم خەڵکە نەبوایە ڕژیمی جمهوری ئیسلامی وەک فرە شوێن شاری مەریوانیان بۆمبارانە کرد تۆپبارانیانە کرد خۆمپارەبارانیانە کرد قەتڵعامیانە کرد ئەگەر چی بەلەخەرە دوای ئەوەیش تعدادێک زۆر باش لە هاوڕێیانە کە لەم حرەکەتات تەلاشی جدیان کردووە وەزایفی گەوریان بەڕێوە بردو گردنی و ئەعدامی کردن بە وەسیلەی خاڵخاڵی بەڵام ئەم دەرسە گەورە کە شارێک نەجات بی بەدەست ڕژیمێکی وەحشی وەک جمهوری ئیسلامی بە نەزەر من گەورەترین یەکێ لە گەورەترین تجاربەکان بوو یەکێکترەوە نیشانیدا خەڵک بەرژەوەندی خەڵک قازانجی خەڵک جیایە لە قازانجی ڕژیمە سرمایه‌داریەکان ئیسە بە هەر ناوێکۆ بن ناوی ڕژیمی سەڵتەنەت بێ ناوی ڕژیمی جمهوری ئیسلامی ناوی هەر ڕژیمی بچون ئەوانە مەنافع و بەرژەوەندی تەبەقەی سەرمایه‌داری نەکەن و خەڵکی کرێکار و زەحمەتکێشی بۆ ماڵوێرانەکەن کە بتوان ئەوان خۆش بژین ئەمان نەژین ویا لەژێر پەردەی ڕەشی ئەمانە بژین ئەمە یەکێتر لەو شتانێت یەکێتر لەوانەیە ئەوەیە کە ئیتحاد و هاوبەستگی خەڵک نمونەیەکی بارزی ئەم حرەکەتە ئیجتیماعیە بۆ کە هەر لە کامیاران و کرماشان و سەقز و بانە و مەهابات و سەردەشت هەمووی ئەمانەوە بەلەخەرە هاتبوونە دەنگ و هاتبوون هاوکاریانە کرد و پەیوەست بوون بەم کۆچە عەزیمەوە یەکێت لەو حرەکەتانە بوون دووهەم ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ ئەوەڵین جار متەوەجە بوو کە خەڵکێکی ئازادی خواز و خەڵکێکە ڕەهبەریەکەی بەدەستی خەڵکی کۆمۆنیست و ئازادی خوازۆیە سادە نییە بۆ ڕژیمی جمهوری ئیسلامی ئەگەر چ ڕژیمی جمهوری ئیسلامی تازە دەورەی تەعەڕوزی بوو تازە نابیانە سەر حکوومەت تازە تەحمیلیان کردبوو تازە دایان سەپانی بوو بەڵام نیشانیدا کە سادە نییە کوردستان منتەقەیەک وەکو منتەقەکانتر نییە
چون خەڵکەکەی ژیرە خەڵکەی قاتعە خەڵکەکەی لەسەر ڕاهبەریەکێک ئەو ڕاهبەری کۆمۆنیستەکانێت قبولیانە چون واقعیان کۆمۆنیستەکان غێر لە دفاع لە بەرژەوەندی خەڵک مەنافعی خەڵک هیچی تریان نەکردووە بۆی ئەم دەرسە گران و گرانبەهایە بوو کە ئیسەیش خەڵک بە ئیلهام لەم ئیتحادە گەورانە کەم نەزیرە چون ئیستا بۆیە دنیا دەنیاوە ئیسەش ئەمە ئیلهام بەخشە بۆیان تاوەکو ئیسە نیشانیان دەوام 24 ساڵەکە واقع بە ئیتحاد و هاودەنگی و سازماندەیی خۆیان توانێنێ بەمە بگەن و ناوی بنێن کوردستانێکی ئینقلابی و ئازادی خواست. زۆر سپاس هاورا بە پرسیارم زۆرە ئەم بەحسە باسێکی مهمیش بوو بەڵام متاسفانە وەختەکەمان ئیجازەمان پێ نادا زۆر سپاس زۆر سپاس دەکەم هاوڕێگیان ئەم مەسەلەیەکی مهم بۆ لێ بەداخۆ منیش قەیچی وەختەکەمان ئیجازەمان پێ نادا زۆر سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەنامە تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆش مەمنون بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و خەوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ سافی و سڵامەتیتان ئارەزوومانە.